بۆ پێشخستنی کەرتی سینەما لە کوردستانە پێویستمان بە هاوکاریکردنی کەرتی گشتی و کەرتی تایبەتیش هەیە. کەرتی گشتی ئەتوانێت سیاسەتی گشتی بۆ پێشخستنی سینەماکە داڕێژێ و هاوکاری کەرتی تایبەت بکات کە کەرتی تایبەت هاوکاری فیلمسازەکان بکەن بۆ زیادکردنی بەرهەم. لە ئاستی پەروەردەییە حکوومەت دەتوانێت هانی وەزارەتی پەروەردە و ڕۆشنبیری بە تاوەکو سەقافەی سینەمای لەناو کۆمەڵگەیە بەرز بکاتەوە، هەروەها کەرتی تایبەت هان بدرێ بە جۆرە لە جۆرەکان بە تایبەت بە دیاریکراوی لە مەسەلەی باجە ئیسtismار وا ڕێک بخرێتەوە کە ئەو کەسانی پرۆژەی سینەمایی جێبەجێەکەن ئەتوانرێت لە باج ببەخشرێ. یا چۆن یاسای ئیسtismarمان هەیە بۆ دروستکردنی بینا بۆ دروستکردنی یەکەی نیشتەجێبوون بە هەمان شێوە هانی سەرمایه‌داری کورد بدرێت کە بە جۆرە لە جۆرەکان فیلم دروست بکەن و هاوکاری فیلم سازەکان بکەن بەیەکەوە کەرتی گشتی و کەرتی تایبەت ئەتوانن ئەم بزوتنەوەی پێش بخەن بە دیاریکراوی کەرتی تایبەت زۆر گرنگە چونکە کەرتی تایبەت بیر لە قازانجەکاتەوە حکوومەت ڕەنگە بیر لە قازانج نکاتەوە ئەوەی بازرگانێک پێویستی پێێتی بریتێ لەوەی و پارەی کە سەرفی کردو بۆی بگەڕێتەوە قازانج بکە و هەر ئەمە شەوامان لێکە هانی قاچی دووهەمی سینەما بین کە کۆمێرشەڵە ئێمە هەتاوەکو ئێستا فیلمی ئارت هاوس دروستەکەین بەڵام کۆمێرشەڵمان تا ڕادێکی زۆر ئیهمال کردووە کە کۆمێرشەڵی شەواکە بینەر بۆ هۆڵەکان ڕابکێشێ لەسەر ئاستی ناوخۆی لەسەر ئاستی دەریشەوە.